سڵاتانی بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەم بەرنامەیەدا بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر سەلام عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی لە ژووری بازرگانی پیشەسازی باز لە ڕۆڵی ژوورە بازرگانەکان دەکەم لە پێشخستنی ئابووریدا. ئاشکرا ژوورە بازرگانەکان لە تەواوی دنیادا وەک مەتبەخی فکر و بەرهەمهێنانی پرۆژەی گەورە و هەروەها نەخشە ڕێژکردنی سیاسەتی ئابووری لە هەر پارێزگایەکە سیر کراوە. ژوورە بازرگانەکان بە ئەزموونی ڕابردوو توانیوانێکی زیادەی بخەنە سەر گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان و بە تایبەتی ئێمە دەزانین ماوەیە کە هەڵبژاردننی نوێ لە ژوورەکان بەڕێوە چوە حتمما لە دوای دەست بەکاربوونی دەستەی کارگەڕی دەبێت پلان و بەرنامەکانیش بۆ ئایندە جیاوازتر بێت. لە ژووری بازرگانی سنێمانی بەرنامەکان چۆن ڕێکخراوە بەرنامە و پلانی داهاتووی ژوورەکە چی دەبێت هەمومان دەکەمەتەوە و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز دکتۆر سەلام عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی لە ژووری بازرگانی سلێمانی وەردەگرن. دکتۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. دکتۆر لایانی کەم بۆ ئەوی خەڵک بزانێ باسی چیەکەین لە بەرنامەیە پێم خۆشە سەرەتاوەکو دەستپێک ژووری بازرگانی و پیشەسازی لە زانستی ئابووریدا تعبیرە لە چی؟ بەڵێ ژوورەکانی بازرگانی تەمان ڕێکخراوێکی پیشەییە کە ئەو کەسانی کە بازرگانیکەن یا پیشەساز بن یا هەچ کارێک بە سربەخۆی بتوانین بیکەن ئەبێت ببن ئەندام لەو ڕێکخراوەیە. تەمان ژوورە بازرگانەکان ڕەنبێکم بڵێم لە دەستگاه هەرە کۆنەکانی جیهانە چکە گەڕێتەوە بۆ قەرنی شانزانی پێش دروستبوونی دەوڵەت بە مەفهومی ئێستا ژووری بازرگانی هەر هەبووە چکە بەڕاستی زەڕورەتێکە لە عالەمە لە کۆمەلگایەکە و بۆ کۆمەلگایچکە کە هی بازرگانیەکەیت پێویستی بەوەی کە و ئیشانە ڕێ بخرێ چکە بەڕاستی لەو کاتانەشە شێکی ئاسان نەبوو بازرگانی بکرێت. ئێمە لە عێراق لە ساڵی 1926 وانەیە ژوورە بازرگانەکانمان هەیە تا ساڵی 67 بازرگانەکانی سلێمانی بۆ ڕوان کرداتە کەرکووک بەڵام لە ساڵی 67ەوە خۆشبەختانە لە سلێمانی ژوورێکی بازرگانی سربەخۆ دانراوە وەکو بەڕێزت فەرموود بۆ پارێزگای سلێمانی چکە هەموو پارێزگایەک بەڕاستی ئەوە هەوڵێرێ کە بەشێکە لە ئابووری عێراق هەمووی وەکو ئابووریکی بڵین ناوچەیی هەبێ بۆی بتوانێت ئەو بەشاکیل و ئەو گیرروگرفتە و ئەو پێشنیارانە و جێدەستی دیار بێ لە گەشەپێدان بە ئابووری عێراقا. ئێمە لە ژووری بازرگانی ئەو یاسای کێسای ئیشی پێکەین دیارە بە پێی یاسای پەرلەمانی ژمارە 14 ساڵی 1993 دروست بووە. لەبەر گرنگی مۆزوعەکە دیارە لە ساڵی 93 هەر کە پەرلەمانی کوردستان تازە دروست ببوو یەکێک لەو یاسانی کە دەری کردوەوە پێداچوونەوەکە بە یاسا کۆنەکانی ژوورە بازرگانەکانی عێراقا و خۆشبەختانە یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێممان هەیە لە کوردستان کە لە هەولێرە کەواتە ئێمە وەکو ژووری بازرگانی سلێمانی هەم ئەندامی لە یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێم کە لە سلێمانی و هەولێر و دهۆک و خەڵەبجە پێکاتەوە و هەروەها ئەندامیشین لە یەکێتی ژوورە بازرگانەکانی عێراق و لەو ڕۆوانێ عێراق خۆی ئەندامە لە ژوورە بازرگانەکانی وڵاتانی عەرەب و ژوورە بازرگانەکانی جیهان کەواتە ئێمە لە مستەوای پارێزگا و لە مستەوای عێراق و لە مستەوای ناوچە و لە مستەوای نێودەوڵەتیە پەیوەندی خۆمان هەیە. دیارە ئەمە جیاوازە چکە هەنێ خەڵکی جیاوازی بینی ژووری بازرگانی و ڕێکخرا و کۆمەڵەکان نازانێ. ڕێکخرا و کۆمەڵەکان بە پێی یاسایەکی کە هەموو کەسێک دەتوانێت دروستیگا و کوشتێکە ئەهلیە بوون بە ئەندام لەو ڕێکخرا و لەو کۆمەڵانەیە کە ئەوانیش با بڵین هەوڵێن بۆ بڵین لە هەنێک کارە مەسەرەن لە مۆزوعێکی تایبەتە لە بازرگانێکی تایبەتە محاوەراکەن هینێ ڕێکخراوێکی خۆیان هەبێت. دکتۆر ببوورە ینی ڕاتەگرم لەی شوێنێکدا ئیشی ژوورە بازرگانەکان و ڕێکخرا و کۆمەڵەکان وەکو بەڕێز لە ئاماژەی پێ دەکەی یەک دەگرێتەوە لە هیچ پاکێجێکدا خۆی لە هەموو وڵاتانی جیهانە بڵین نوێنەری ڕاستەقینەی کەرتی تایبەت ژوورە بازرگانەکان دانراون بۆ حکمی ئەوەی وەکو دایرێکی شبه ڕسمی یعنی دایرێکی شبه ڕسمین هەم با بڵێن فەرمانگەیەک وەکو فەرمانگەکانی تری حکوومەت بەڵام بەسراوەتەوە بە ئەنجومەنی وەزیرانەوە ئەمە تابعی هیچ وەزارەتێک نین بۆی بتوانین شەکانمان بەسەرکەوتووی ئەنجام بدەین وەکو هەیئەی نەزاها وەکو کۆمیسیۆنی انتخابات ڕەبط نین بە هیچ وەزارێکەوە ڕەبتین بە ئۆفیسی ئەنجومەنی وەزیرانەوەنێ. ئەنجومەنی وەزیران پێش دەرکردنی هەر یاسایەکە پەیوەندی هەبێ بە بازرگانی و پیشەسازیەوە ڕێی ژوورەکان وەرەگرێت و هەروەها سەرۆکی یەکێتی ژوورە بازرگانەکان یەکێکە لەو ئەندامانەی کە ئامادە ئەبن لە کۆبوونەوەکانی بڵین بۆردی ئابووری هەرێم. کەواتە ڕێی ژوورە بازرگانەکان بە هەند وەردەگیرێت لە جێبەجێکردنی پرۆژێکی ئابووری و بەرهێنان لە چوارچێوەی ئیشوکارەکانی خۆتاندا ینی لە ماوەی ڕابردوو ئەم پرس و ڕاوێژە هەبوو لە نێوان ژوورە بازرگانەکان و ئەنجومەنی وەزیراندا.
بەڵێ ئەمە نوێنەرمان لە ئەنجومەنی وەزیان لە کۆبوونەوەکانە بەشداری بێ و عیلاقی بە ئابووریەوە بێت و هەروە کوتیشم لە عێراقیشە تەنانەت لە عێراقیشە ئەو شتانەی کە ئێمە تەبەن کوێکێنەوە ژوورەکان بە تەنها نایەن هەموو ئاڕا و ئەفکار و پێشنیارەکان و نوێنەرەکەمان لە یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمەوە ئامادەی ئەو کۆبوونەوە بێ کە عیلاقی بە بازرگانیەوە مثلەن پلاندانان بۆ ئیسtisمارات بۆ بڵێن چ سیاسەتێکی ئیسtisماری چ سیاسەتێکی مەفروض وایە ڕاستەکەی لە هەموو یاساکانە بۆ جوابی پرسیارەکەی بەڕێزێ لە هەموو عالەمە هەرواشە حکوومەت پێشەوەی قەرارێک قانونێک یاسایەک دەرکات باشترە پێشوەخت ڕێی بازرگانان و کردی تایبەت بزانێ بۆی بتوانێت بە دەقیقی شتەکە دەرکات پاش با بڵین شتێک بێت کە گونجاو بێت لە بۆ کردی تایبەت و با بڵین پێشوەخت دیراسەکرابێ بە شێوەیەکی ورد و بە شێوەیەکی عملی نەک تەنها بە شێوەیەکی ئەکادیمی. دکتۆر ڕاشکاوانە پێم بڵێ ڕۆڵی ژوورە بازرگانەکە لە ماوەی ڕابردوو حتمما بەڕێز لە من باشتر دەزانیت. لە ماوەی ڕابردوو قسە هەبوو لەسەری بەوەی کە ڕۆڵی وەکو ئەوەی کە هەیەی ڕۆڵەکەی لە کۆمەلگادا نەگێڕاوە وەکارێک هەبوو بوو ئەمە یان تۆ بۆ خۆت لە ڕۆڵی ژوورە بازرگانەکان ڕازیت و پلانەکان ئێستا بەراورد بە ڕابردوو چ جیاوازێکی لە ژوورەکان؟ بەڵێ ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی ئەتوانم بڵێم شانازی بۆ بکەین کەەوە هەڵبژێران لە ساڵی 2022 وەکو چاکترین ژوور لە ئاستی هەموو عێراقا باشە و سەرۆکەکەشمان هەڵبژێرا بۆی کە وەکو بڵێن کەسێکی نایاب و کەسێکی تایبەت ئەمە معنایەوە نیە ئەمە کەم تەرخەم نەبین لە ئیشای شتەکەمان هەمووی لە ئاستی دڵی خۆمان نابێت ئەمە بەس معنای ئەوەیەکەوە ئەمە هاندەرێکە بەڕاستی کە ئیرابوو بە ژووری بازرگانی سلێمانی ڕم بێکم تەمان ئەو گلەیەگەر بکرێت لە ژووری بازرگانی مە زۆرمان پێخۆشەوە بە دڵفراوانیە سریەکەین و چکەمە بەڕاستی مۆتیڤیشنێک ئەبێ بۆ ئێمە بۆی دوورتر بڕین ئێمە نەمان زۆی شەکارمان ڕێک و پێکە بەڵام ئەگەر سەیری ڕۆڵی ژوورە بازرگانەکانی عێراقی بەگشتی سلێمانی ڕم بێکم لە پێشەنگی هەموو ژوورەکانە بێت تەمان بە بۆنەی انتخاباتەوە هەنێک کەس هەنی دکتۆر سلێمانی لە چیا پێشەنگ بووە؟ بەڵێ لە چیا پێشەنگ بووە لە ئەو تەمان ژووری بازرگانی سلێمانی ئەوکو بەڕێستان دەزانن خاوەنی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیە خاوەنی پرۆژەی گەنجینەکانە کە بەڕاستی سێکوریتی غیزایی دابین کردو بۆ هەموو نەک پارێزگای سلێمانی وانەمە بەشێکی زۆری عێراق ژووری بازرگانی پێشەنگ بۆ لەوەی کەوا سیستەمی ئەلکترۆنی یەک پەنجەرەی داناوە ژووری بازرگانی سلێمانی بەوە پێشەنگ بووە کە چەندەها جار ڕۆڵێکی تایبەتی خۆی بینیوە لەسەر مستەوای عێراق بە تایبەتی زۆر جار هەیە لە بینی ژوورێک و ژوورێک یعنی هاتوومەتەوە بۆ ژووری بازرگانی سلێمانی گەڕاونەتەوە خۆشبەختانە دوای کە هەڵبژاردن کرا مانگی 11 ساڵی پار و ئەم تیمێکی تازە هاتوتە پێشەوانێ بە تین و هێزێکی تەواوانێ ئەنوێت لەوە باشتریشکن کەواتە دکتۆر پلان و بەرنامەکان لە دوای دەست بەکاربوونی ئەم خولە چه جیاوازێکی دەبێت لەگەڵ ڕابردوو؟ جیاوازێکی ئەوەیە تەمەن ئەگەر سەیری بڵێن لەوانەیە تەمەنی ئەندامە تازەکان کەی لە ڕووی تەمەنەوە گەنجتر بن لە ڕووی بازرگانیەوە لەوانەیە فرە چەشنەوە هەمە چەشنە ینی لە سێکتەری جیاوازەوە هاتبن مەسەرەن لە خودی ئەوەی کەوە لە زۆر تەجروبەیەکی ژیانی جیاوازیان هەیە تەمەن هەموو انتخاباتێک ینی ئەوە دەرەخات کە ئەو چینی کە هەڵبژاردون کرد ئەوانەی کە ئەمانەی کە هەڵبژێراون بەڕاستی دەموچای ڕاستەقینەی ئابووری لە پارێزگای سلێمانیە تەمان ژووری بازرگانی دامە باسی پارێزگای سلێمانێکە نەک شاری سلێمانیچکە لەسەر مستەوای پارێزگای سلێمانیا ئیشەکەین ینی خۆشبەختانە ئەم برادرانە کە هەڵبژێراون لەم فترەی پێشوە ینی بە وەختێکی قیاسی محاولان کردووە چاکترین چالاکی جێبەجێکان بە ڕێکوپێکترین و هەروەها پرۆژیان زۆرە لەسەر تازەکردنەوەی ژوور لە ئەوەی کەوا ڕێکوپێکتر بچنە پێشەوانەیە کەوا دوورتر بڕۆن وطبعا يعني ئێمە گەشتبینین بەڕاستی لە ڕۆلی ئەم برادرانە لە مستەقبەلا و بەتایبەتی ینی ژووری بازرگانی سلێمانی ینی شوێنێکی کراوەیە بەڕاستی شوێنێکی کراوەیە و چەند هاوکو بەڕێزت ئاماژۆ پێیا عێلاقێکی زۆر بە قۆتمانەیە لەگەڵ کۆنسولگەرەکان و لەگەڵ سەفارات و لەگەڵ کۆمپانیای بێنی و ڕێکخراوی جیهانی و یعنی ئینشەڵا شتێکەکەین کە دوورتر بڕۆین ئینشەڵا لەگەڵ ئەم وەجبە تازەیە. باشە کەواتە ئەگەر ڕۆڵی ژوورە بازرگانەکان بەم شێوەیە گرنگ و کاریگەر بێت ئێوە بۆ خۆتان لە ئێستادا خاوەنی هیچ بەرنامە و ڕوویایەکی هاوبەشن لەگەڵ ژوورەکانی دیکە یان ئەوەی دەیکەن تەنها خۆتان بەرپرسندەی شتێکێ لە ژووری بازرگانی بە ناوی دروستکردنی مەتبەخی فکر بۆ ئەوەی لانی کەم پرۆژەکان بەپێی پێداویستی پارێزگاکە بێتەکایەوە یان لانی کەم ژینگەی
بازرگانی ناوچەکە لە بەرچاو بگیرێت چۆن ئەم پرۆژانە ئێوە جێبەجێ دەکەن لەسەر چی بنەما و میکانیزمێک بەڵێ ئێمە ڕاستەکەی تەداخلی جێبەجێگرنی پرۆژەکان ناکەنەوەی لاقی بە خودی کاری بازرگانیەوە هەیە خۆی زەرانگە خۆی تحملی بەسوێتی قازانج و زەرری خۆیەکە قرارێکە گەڕێتەوە بۆ کەسەکە خۆی ئەوی لەسەر ژووری بازرگانی بێ هەرچ ئاسانکاریەک بێمە کرابێ ئیکەین سا بۆ نمونە کە وەفدێکی بیانی بێتە ژووری بازرگانی سلێمانی محاولەکەین چاکترین خەڵک ئەوەی کە بزانین بە کەڵکی ئەو بۆنەیە باینکەین بۆی لیان نزیکەنەوە بۆ نمونە کە مەحرەزێکەکرێت لە دەروی وڵات خەڵکەکە ئاگادارکەینەوە بەشداری تیا بکەین من ناڵێم ئیشەکانمان هەمووی لە ساڵ نەجاحەتی هانیەوە بەڵام دووشە دێ بەرامەوە زۆر مهمە بیرم ئەوش یەکەم ئەوەیە کە ژووری بازرگانی زیاد لە تاقی خۆی بەڕاستی بە بەردەوام ئیشی کردووە بە تایبەتی ئەو کارمەندانی کە لێوی ئیشەکەن ئەو کارمەند و کارگوزارانی کە لێوی ئیشەکەن من لە ماوەی 4 ساڵات و ئەم شایەتی بم کە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک ئیشەکانیان جێبەجێکەن و چەنەها جار یعنی با بڵێن هەڵوێستێکی زۆر تایبەتیانە بوو کە دڵسۆزی و دڵپاکی خۆیان نەگەڕێتەوە بۆ ئیشەکە دووەم ئێمە لە ژووری بازرگانی بەڕاستی دەرگامان کراوە بووە لە ناو خۆمانە وەکو تیمێکی ئیشەکەین و هەموو شتێکە خینە سەرمێز بۆ مناقەشەواتە ڕوویا بۆ چوونەکانی ئێوە تا چەند گوێلەگیراو بووە لە دیاریکردنی جۆری پرۆژەکان لانی کەمە پرۆژانەی کە بە سوود و قازانجی و گەشەی ئابووری لە سنووری پارێزگای سلێمانی دێنێتەکایەوە ینی ڕوویەکانی ئێوە بخۆی گوێی لێگیراوە لەو ڕۆگلەیتان نیە ئێوە وڵای هەبێ گلەیمان هەبێ خۆشتێکی زۆر سروشتەی گلەی هەبێ ئێمە دامێخوا حەزەکەین بەرەو پێشەوە بڕۆین لەبەرەوە دامێخوا بێ گلەیمان هەبێ بۆی هەنگاوێک زیاتر بڕۆینە پێشەوە ئێمە هیوادارینکەوە بڵین حکوومەتی هەرێم بتوانێت زیاتر پشتگیری لە کەرتی تایبەتکار لە ڕووی چ لە ڕووی باجەوە بێت چ لە ڕووی نرخی کارەباوە بێت چ لە ڕووی ئەو پەیوەندیانەوە بێت کە لەگەڵ بەغایەکی تەمان حکوومەتیش ئەمە زیاتر ژووری بازرگانی نەوەستاوە ئاگاداری کاتەوە و ئەوی توانی بێتیان ئەوی لە دەستیان نابێ کردویانە بەڵام دامێخوا هیوامان ئێوێ زیاتریش بڕۆین چکە بەڕاستی تۆ بڕارەکانی ئێوە لە ڕووی یاساییەوە ئیلزامین بۆ جێبەجێکردن لایانی کەم بۆ نمونە لەسەر پرۆژەیەک پێشنیار و بۆچوونی خۆتانتان هەیە ئێوە پێتان باش نییە بۆ ئەم پرۆژەی لە ئاسنووی پارێزگاکە جێبەجێ بکرێت لەو کاتە ینی بە نەزەری احتیبار ڕێی ئێوە وەردەگیرێت یان تەنها پێشنیار دەکەن ویچی دیکە یەکەم ئێمە ئێمە ینی کۆمنت لەسەر هیچ پرۆژەیەک ناکەین لەسەر هیچ بابەتێک ناکەین ئەگەر بەڕاستمی داوامان لێ نەکرێت و ئەگەر داواشمان لێکرێت تەمان ژووری بازرگانی بەڕاستی براندێکە و شتێکە ینی هەڵوێستەکانی تەمان بە جدی وەرەیگیرێت بەڵام ئیلزامی نیە چکە بەپێی یاسا ئێمە یاساکەی خۆمان چی دیاری کردبێ و ڕۆڵی ژووری بازرگانی ئەوە ئەکەین لەو سنوورە لا ناین بەڵام ئەگەر هەچ کەسێک هەچ هاوڵاتێک هەچ بازرگانێک هەچ پیشەسازێک پێویستی بە ڕێی ژووری بازرگانی بێ لە توانای ئێمە بێ و لە ئیمکانیاتی ژووری بازرگانیا بێ بێگومان خۆشحاڵ بین بە دیاریکردنی ئەو تێبینیان ڕازین لە گەشەی جوڵەی بازرگانی لە مسنوورە یان دەبێت پلانەکان باشتر بکرێت طبعا ئەمە شۆک وایە بڵێ پەرداخەکە نیوەی ئاوایان نیوەی پڕ نییە ئەمە ئەتوانین بڵێن ئەتوانین چاکتری کردن ئێمە بازرگانەکانی سلێمانی حەزەکەمەوە بزانیت کە لە عێراق ناسراون بۆی کەوە کەسی زۆر بەتوانان کەسی زۆر ئازان چ لە ئاسی نێودەوڵەتیە بێت بەڕاستی زۆر لە پێش بازرگانەکانی عێراقەوە پەلیان هاویشتووە بۆ وڵاتانی جیهان لە یابانەوە بۆ کەنەدا ئەوە حقیقەتێکە و خەڵگەی زانێ دووهم قەت نەترساون لەوەی کا بازرگانی کە لە ژێر خراپترین ظروف و ئاڵوسترین وەختە یعنی چێ عێلاقی بە وەزعی داخلی عێراقەوە ببێت چ وەزعی کۆرۆناوە بێ بەڕاستی بازرگانەکانی ئێمە یعنی سەر ڕای کار بۆ بازرگانی پێشەسازی خۆیانەکەن بەڵام خۆشبەختانە خەڵکی دڵسۆزن خەڵکن هەستێکی نەتەواتی بەرزیان هەیە خەڵکێکی ئینسانی بەرزیان هەیە لەو باوەڕەیان یعنی بازرگانێکی لەم کولتورە ئێمە فەرقی زۆر بێ لەگەڵ بازرگانانی وڵاتانی تر و ئەوی پێیان کرابێت لە هەموو کاتێکا تەنانە زۆر جار هەیە یارمەتی فەقیر و هەژارانە نابێ بە شێوەیەکی سیستەماتیک لەو ژووری بازرگانی لە چەنها بۆنە و مناسبەتە بەڕاستی جێدەستی ژووری بازرگانی بە شانازیەوە جێدەستی خۆی هەبووە. کاگتۆر لێتەوە دیارە یان زانیاری ئەوە تەیە کە سنووری پارێزگای سلێمانی لەگەڵ چەند وڵاتە ئاڵوگۆڕی بازرگانی هەیە ئێستا وەکو قەبارە و قەبارەی شمەک و کاڵا ئێمە بەڕاستی و داتانێ لای ئێمە کۆ ناکرێتەوە نێزیاتر باڵین لە وزارەتی تیجارە کە ئیجازەی ئیستراد و تەزدیر و ئەوانەیە بەڵام خۆ دەزانێت و پارێزگای سلێمانی سنوورێکی هاوبەشمان هەیە لەگەڵ ئێرانە و لەو ئێوانێ
طبعا لە زۆربەی زۆری وڵاتەکانی جیهانەوە مشمەکمان بووە و ئەتوانم بڵێم بە شێوازێکی ڕوونتر بەلایەن 25 وڵاتمان ئێمە لەگەڵ ژوورە بازرگانەکانە ئەنی مزەکەری تەفاوممان ئێمە مانای ئەوەیە کە لەگەڵ ئەو وڵاتانەیە پەیوەندیکی تونگ و تۆڵ و چڕمان هەیە و طبعا ئێمە بازرگان وەکوتم خۆشببختانە بە شێوەیەکی ئازانە بازرگانانی ئێمە ڕۆ لە هەموو جیهانەکەن یعنی لە ئەمریکای جنوبی و تاکو و یابان ینی بازرگانی کوردی لێیە بۆ خۆشببختانە جێدەستیان دیارە و سەرکەوتوو بن لە کارەکانیانە دەوترا بازرگانەکانی ئێمە بەهۆی سەپاندنی باجی زۆرەوە ڕوو لە ناوەڕاست و باشووری عراق دەکەن لە ماوەی ڕابردوو ئەم دەنگۆیە هەبوو حتمما ئاگاداری بەڕێزت بۆی ئێستا ژوا یاخود ئەم کۆچە چۆنەڵی پێچوانە بووتەوەی ئێستا بازرگانەکان لە سنووری پارێزگای سلێمانی کاری بازرگانی خۆیان دەکەن. بەڵێ ئێمە ڕاستیگەی لە عێراقا خۆت ئەزانی یەک ئابووریمان هەیە و یەک ڕمیرەمان هەیە کە دیارە یعنی ناتوانانی سنوور دابنی لە نێوان پارێزگایك و پارێزگایەکە لە ڕووی ئابووریەوە تەمان شتێکی غەڵەتە ئینسان دەرگای بە خۆی داخا بازرگان ئەوەی کە دەرگا ئەکاتەوانێت دەرگای وڵاتانی ترجا چما دەرگای پارێزگایەکی وڵاتی خۆت بازرگان هەمانە بەڕاستی لە شتێکی زۆ سروشتی هەمانە بەس لە سلێمانی بازرگانیەکە و هەمانە هەموو لە سەرمایە گەورەکانی ڕەنبێکم شاری سلێمانیش بێت تەنها و تەنها لە پارێزگای سلێمانیشی کردو بەڵام هەشمانە لاوانەیە لە شارێکیکە پرۆژەیەکی بە هەلزانی بێ دەرفەتێکە بۆ ئەوەی کەەوە پارێکی دەستکوێ ڕاسمانێکی دەستکوێ لە نهاتە هەرێنێتەوە بۆ پارێزگای سلێمانی لەبەرەوە دەرگا داخستن شتێکی غەڵەتە لە ئابووریە هەر دەرگایەک بکرێتەوە لە ناو پارێزگای عێراقەیە چ لە ئێرانە چ لە تورکیا لە وڵاتێکی عالم بێ ئەبێ بە خۆشببختانە سەیریکەین چکە لە ئاخیرا بڵین صاحب بزنسەکە مادەم بازرگانێکی کورداش کوێ بە باش بزانێت کوێ عقلی گرتی لەو شوێنە بە دیوێکی تردا بەهێندەی ئەو سود و قازانجەی کە ئێمە گاندومانە بە وڵاتانی دراوسە و بازرگانانی دەرەوە بەهێندەی ئەوە توانیمانە سود و قازانجی ئابووری لە دەرەوە ڕابکێشین بۆ خۆمان وەکو پێویست نەخێر بەڵام لە عین کاتا پێ دەڵێم سلێمانی ڕمێکم لەوە شانازێکی تایبەتی هەبێت چکە بەرهەمهێنان لە پارێزگای سلێمانی لە هەموو پارێزگەکانی تری عێراق زیاترە ئەوکو ئەڵێن بەپێی ئەرقام بێت لە ساڵ سی پیشەسازی عێراق لە پارێزگای سلێمانیە ئەمە مانایەوەیە یەکێکە لەو پارێزگانی کە زۆرترین بەرهەمی ناوخۆی هەیە ئاجامە لەمە شتێکی زۆ زۆر دڵخۆشکەرە ئەمە سەرڕای ئەوەی تو ئینسان بە سەیری کارگەی گەورە نەکات سەیری یعنی هەنێک کەس کاکە ئیشی پیشەیی ئەەکەن یعنی وەکو ئەیبێنن هەموو کەس یعنی سلێمانی بەڕاستی بازارێکی زۆ زۆر گەرمی هەیە بەڵام لە ڕووی پرۆژەی بچووکەوە هەژاری بەعکسەوە لە ڕووی کارگە گەورەکانەوە زۆربەی کارگە چیمەتۆکانی عێراق تقریبان هەمووی لە سلێمانیەوە باش ئاسنە ئەوەیە ینی بەڕاستی زۆر مەبەستمەوە بوو کاک دکتۆر ینی بۆ نمونە پێشخستنی کەرتیر ئابووری لە هەر گەلێکدا لەسەر بابەتی پرۆژەی بچووک دەوەستێت یعنی ئەمە گەشەیەکی ئابووری باش دێنێتە کایەوە لێرە بۆ مۆڵەت بە پرۆژە بچووکەکان کەمتر دەدرێت هەوڵتان نەداوە گۆڕانکاری لەم بابەتا بکەن وەکو ڕوئیا و فکری خۆتان پرۆژەی بچووک دەرگا لە کەسدا نەخراوە بەپێی زانیاری ئێمە بێت بەعکسەوانێ حەزەکەین مامەڵێکی زۆ تایبەتی لەگەڵا کرێت چکە بەڕاستی وەکو پێشتر وتمان ئێمە لە سا هەفتا پێنجی خەڵکی عێراق تەمەنیان لە 25 ساڵ کەمترە مانایە ڕسمانێکی دوو پێ نییە اللهم گەلێکێک لە میراتیەک و شتێک و بۆی ما بێتەوە معناوەیە گەنجی ئەم وڵاتە هەرواش باوە لە جیهانە ئەبێ خۆی بژێنێت حکومان نەزانین بەڕاستی فڕەسی ئەوەی کەوا ئیشێک بدۆزیتۆ لایەکی کەمتر ئەوگرێ خۆ ئیشەکە بکەیت ئەوەی ئێمە یعنی تێبینیمان کردبێت لە سلێمانی چەنەها گەنج هەیە کە دەستپێشکەریان کردووە لە داهێنانە لە زۆر لە مەجالا هەیە بەڕاستی کوبنەوەی خۆیانەکەن گروپی خۆیان هەیە شتی خۆیان هەیە شت نییە هەموو شتەکان ئێستا هەمووی لە ساڵسە کرابێت بەڵام ئەزانین ئەوە لە هزر و بیرروباوەڕیان هەیە کە بزنسی خۆیان هەبێت شخصیەتی ئەویان هەیە بزنسی خۆیان دەست پێ بکەن ئایا تا چ ڕادەیەک ئەمە بە ساڵ و دو ساڵ ناکرێت بەڵام ئەو حەزە هەیە لە ناو گەنجانی ئێمەیە و ئەوی ئەرکی ژووری بازرگانی بێمە بە خۆشحاڵی و حەزەکەین سپۆرتی هەچ کەسێکەکەین ئەوەی بە تەمان لە سنووری تایبەتمەندێتی و توانەکانی ژووری بازرگانیایە بەڵام زۆر حەزەکەین جێتە ڕسمەکانی کە بە تایبەتی بە چاوێکی با بڵێن گەشتبینانە و بە چاوێکی متەفاعیلانە سەیری ئەو چینە گەنجانە بکەن کاری بزنسی هیچ کۆمپانیایەکی بیانی سەپۆرتی گەنجەکانی ئێمە دەکات ئەوانەی کە وەکو خۆت ئاماژەی پێ دەکەیت خاوەن بارە و توانان لەمەوەی ڕابردوو جۆرێک لەم کارە هەبوو یعنی کۆمەڵی کۆمپانیا دەستگیروی ئەوانیان دەکرد کە خاوەنی پرۆژەی باش و فکرەی باشن بۆ ئێستا هیچ بابەتێکی وا لە ژووری بازرگانی گەڵاڵە بووە ئێمە محاولاکەین بەشدار بین لە هەموو بۆنەیەک و لە هەموو
فرسەتێکا کە بتوانین بزانین ئیسیفادە بە گەنجانمان ئەگەیرێ و محاولەکەین پەیوەندەکانمان لەگەڵ زانکۆکانە بەگشتی پەیوەندێکی دوولایەن بێ و چی لە دەستی ژووری بازرگانی بتوانێت بیکات. تامان پەیوەندیکردنی کۆمپانیایەکی بیانی بە گەنجەکان و ئۆفرکردنی ئەوی ئێمە لێ ئاگادار نەکردوانێتەوە شتێکی تایبەتە بە کەسەکان خۆیان، بەڵام ئێمە وا بە باشەزانیکەوە گەنجێک ئەگەر توانای داهێنانی هەبێ ئەتوانێت ئوموری خۆشی بەرێ بڕێوە. بڕوان ناکەم دەستپێکردن بە بزنس پێویستی بە هیچ کەسێکی دەرەکی بێت. جا لەبەرەوە حەزەکەین ئەو زانیارانەی کە هەچ داهێنەرێک هەچ گەنجێکی کورد پێویستی پێیەتی بێ بۆ ژووری بازرگانی بێ بەرامبەر هەر شتێک بێ ئێمە بکرێ بەسەر چاو. ژووری بازرگانی لە ڕووی مادی و معنەوی و ئەو قووەتەی هەیە دەستگیری ئەم گەنجە بکات. ئێمە ئیشی ژووری بازرگانیۆنێ پارە سەرفکە لە پرۆژەیەکە باش وەرە با بڵێن ئەمە شتێکی مطلق نییە، ینی با بڵین، بەڵام ئەوە دەسەڵاتی تەبعاً ئەندامانی ژووری ئەندامانی بۆردی ژووری بازرگانیە. بەڵام ئێمە لە ڕووی ئەو ئیمکانیات و ئەو پەیوەندیانە و ئەو خبرانی کە لە ژووری بازرگانیە بۆ ئەندامانە ئەوانەی کە ئەندامن یاوانەی کە لەوانێ ببن بە ئەندام، ینی من بەڕاستی حەز ناکەم بڵێم ئیلا ئەبێ ئەندام بێ لە ژووری بازرگانی. ئەگەر هەر گەنجێک فکرێکی پێبێ شتێکی پێبێ حەزەکەین سەردانمان کە بزانین چی لە توانامانای بۆ بکەنەوە بە واجبی خۆمان ێزاری. باش هەفتەی ڕابردوو کۆبوونەوەکان هەبوو لەگەڵ شاندێکی هیندستانی لە کۆبوونەوەکەدا بە وردی باسی چی کرا؟ بەڵێ ئەم ئۆفدە لە تقریبا 20 کۆمپانیای گەورەی هندستانەوە هاتبوون کە ینی بەروبوومی فرەچەشتە لە مەجای زۆ جیاوازە ئیشەکەن، چ جلوبەرێک بێت، چ خواردن بێت، چ ماوەدی بیناسازی بێت، چ تەجمیل بێ، هەموو شتەکان هاتبوون. طبعا هاتبوون بۆ هەولێر و هاتبوون بۆ سلێمانیش، لە سلێمانی لە 5 و 6 مانگە هاتن و ئێمە طبعا بۆ 2 ڕۆژ هاتبوون. ڕۆژ یەکەم لە ژووری بازرگانی کۆبوونەوەمان لەگەڵاکردن و بیرروڕامان گۆڕیانێ و زانیاری و لەسەر وەزعی بازار و لەسەر وەزعی ئێرە و ئەوێ. لە ڕۆژی دووەمە خۆشبەختانە هەڵسان بە ڕێخستنی چاوپێکوتن لەسەر شێوازی B2B و تقریبا ئەو کەسانی کە لەو سێکتەرانەیان نزیکن یا ئەتوانن ئیسیفادەی دەکەن ئەوی دەنگمان پێی گەیشت بێت، چکە بەڕاستی لەوانەیە هەندێک کەسە بێ بەداخۆ دەنگمان پێی نەگەیشت بێت، بەڵام ئەوانەی کەزانی بێتمان و معلومات و داتا و شتەکانمان لا بێت محاولەمان کردوون زیچان کەینەوە لەو کۆمپانیانە و هەروەها چی پێویست ببێ وەکو مەسەلەن کاری وەرجێڕان تەرجەمەکردن لە ئینگلیزییانێ بۆ کوردی گرتومان ئەستۆی خۆمان و خۆشبەختانە ژمارەیەکی باش لە متەرجمان هانی بوو بە خۆبەخشان لە زانکۆی ئەمریکی و زانکۆکانی کەەوە کە لە مناسبێ و بەڕاستی دەستخۆشیان لێکن کە عزیزان کێشاوە. هیچ ڕێکەوتنێک واژۆ کرایان تەنها ڕاوێژکاری بۆ کۆبوونەوەکە کاک دکتۆر. ئەو کۆبوونەوەانە ڕاستیەکەی کۆبوونەی بزنسە، یعنی ئامان لەوەی ئەوەیە کە دوولانەکە بگەنەیەک. ئێمە گانمەتەوەکو تەفاهمێکی زۆر باش هەبوو لە بینیانە، ئیتر دوای ئێوە چی ئیمزاکەن و مەرجەکانی چی و ئیترەوە گەڕێتەوە بۆ بازرگانەکان خۆیان. بەڵام ئەوەی بیسبێتمان کە ڕێاکشنی خەڵکەکە بە زمانەکانی خۆمان زۆر خۆشحاڵ بوون و هندستان بەڕاستی وڵاتێکە زۆر گرینگە بەنسبەت پارێزگای سلێمانیا و بەنسبەت عێراقەوانێ، یعنی هەر بەسە بۆی ئیشارەتکەین بۆ بازرگانی برنج کە لەگەڵ هندستانە ئامانەیە هاچە، ینی بەڕاستی بازرگانێکی زۆر بەهێز هەیە لەگەڵ وڵاتی هندستانە و قونسولێت و سەفارەتی هندستان ئەو هاتنی ئەو شاندیان ڕێکخستە بوو. ئەمە ئەوە گەیەنێ کە لە چ مستاواکی بەرزە ئەو پەیوەندیەمان هەیە لەگەڵ هندستانە و خۆشبەخشانە باسی ئەوش کراوە کە چۆن لە داهاتووە پەرەی پێوێن و بە قۆتریشی. بە تێکرا چەند کۆمپانیا لەم سنوورە بەشدار بوون لە کۆبوونەوەکە، ئەوەی کە زانیاری بێ نزیکەی 6 کۆمپانیا بەشدار بووە. بەڵێ شتێک لەوە زیاتر بوو ڕقەمەکەی لامانە، بەڵام ئەوی کە بڕین ئاگای ئێمە ئاگامان لێبێ، بەڵام من دەرگا کراوە بۆ هەچ کەسێک زۆر کەسی ژێ بەڕاستی نەیتوانیەوە بێت یا مەسەلەن مەجای ئەوەی نەبووە، بەڵام هیوادارین کەوا نێتوەرکێکی بەقۆ دروستکەین کە زۆرترین ژمارە لە بازرگانان و پیشەسازان و پیشەوەران و گەنجانی ئەم وڵاتە بتوانن ئیسیفادە لەو شاندانە بکەن و لەو بینانە بکەن. دەبەن شتێکی بەسیتە بەڕاستی، مە شتێکە لە چەنەها شتی ترکە ئەکرێ بکرێت و هەچ کەسێک هەچ فکرێ هەچ بیرۆکێکی باشێ بێ لە خزمەتی کردی تایبەتە. هندستان وڵاتێکی پێشکەوتوو لە ڕووی تەندروستیەوە، هیچ پاکێجێکی تایبەت بە گفتوگۆکردن هەبوو لەگەڵ شاندەکە هندستان لانی کەم لە هەندێک بابەتی تەندروستی دەستگیرۆی ئەم سنوورە بکرێت. بە تەرکیزمان نەکردو تەسەن ناوەڕۆکی دانیشتەکان بەڕاستی چکۆڕقی بە بازەکانەکان خۆیانەوە هەیە، بەڵام وەکو بە ڕێزوتە دەبێت پەیوەندێکی بەهێزمان لەگەڵ هندستانە لە سێکتەری تەندروستیشا و خەستەخانەکانی ئێمە تەبەن ئیسیفادێکی باشن لە خبرەی ئەو وڵاتە کردووە لەو بوارەیە و تەبەنەما گەڕێتوو بە بازرگانەکان خۆیان ئەوە خۆیان نیشەکانی خۆیان لەو ڕۆ باشترەزان لە ژووری بازرگانی. باشە گەشتبینی بە داهاتووی
جموجۆری بازرگانی پیشەسازی لەم سنوورە و ئەگە گەشتبینی گەژبینەکە بەرنامەی زانیاری یا خۆتەر پێشبینی خۆتە. من گەشتبینەکەم ئەساسەکەی ئەوەیە کە هەست ئەەکەم حەزی ئەم خەڵکی وڵاتە بە تایبەتی گەنجان چەند بەقۆت و چەند بەهێزە بۆیکەوە شتی تازە بێتە پێشەوە شتی چاکتری لە شتاکرێ یانەوە بەڕاستی ڕۆحیانەتێکە کە لەم میلەتە هەیە بەگشتی لە هەچ پارێزگایەک بێت بەڵام وەکوی بینی بێتم خۆم لە پارێزگای سلێمانی دامەخوا شانازی بەوە ئەوکەین کە بەسەراحەت قسە لەسەر مۆزوعەکانەکەین محاولاکەین بیبینە پێشەوە چه هەڵێکی تا چاچیکەینەوە تەبان ڕێگەمان دوور و درێژە ناتوانانی بڵێ بە مانگە دومانگە هەموو کێشەکان حلەکەین بەس ئاراستەکەمان ڕاستە و ڕێگەی هزاران کیلۆمتر بە چەندهانەیە دەست پێکە هەمووی زانین بەڵێ گەشتبینەکەم لەسەرەوە ساسەیە کە ئەو حەزە هەیە لە ناو میلەتی ئێمەیە کە بەرەو ئەندێکی باشتر و ڕاهەمیشە. زۆر سپاس بۆ بەڕێز سەلام عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی لە ژووری بازرگانی پیشەسازی سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێربێت. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێربێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.